ژەوان هەمیشا وترێ لایەن ئابوووریەکە پیاوان تیایدا دەستێکی باڵیان هەیە، بەڵام لێرەم هاوکێشەیە گۆڕاوە و لە هەرێمی کوردستان چەند ساڵێکە هاوکێشەکە بۆتە دوولایەنە و هاوسەنگیەک ڕاگیراوە تێدا بەو پێی کە ژنان ئێستا دەستێکی زۆر باڵیان هەیە لە دووشتا. یەکەمیانەوەیە کە هەمیشە وەک خۆشیانەڵێن وە کەسانی بەشداربووی پێشانگاکە و هەروەها سەردانیکارانی پێشنگاکە ژەڵێن کاتێکە خانمێک سەلیقەی خۆی تێکەڵ بە پرۆژەیەک ئەکا زۆر جیاوازترە. بۆیە ئەمە وای کردووە پرۆژەکان جوانتر بن کاتێک کە خانمێک سەلیقەی تێیدا بەکارهێناوە. یاخود خانمێک کاتێک کە باسی پرۆژەیەک ئەکا بۆ میوانەکان بۆ کڕیارەکان بێگومان کڕیار دوودڵ نابێ نادڵنیایی نابێت لەوەی کە ئەو پرۆژەیەکەوێ لەنا ئەو پرۆژەدا یەکێکی نیشتەجێبوونی دەستکەوە بۆیە ڕۆڵێکی گرنگیان هەیە ئەمە لەلایەک وەکو لە ڕووی ئابوووریەوە لەلایەکی دیکەشەوە ژمانەوەی کە لێرە زۆرجێی سەرنجە خانمان بەشێکی زۆر سەرەکی ڕێخەرانی ئەم پێشەنگایان کە ساڵانە بەردەوامن چەندین ساڵ ئەوان و پێشکەوتنی زیاتریش بەخۆیەوە بینێت ئەمە و ئەمێ دواتریش باسیەوە بکەم کە ئەم چەند ڕۆژە چەند کڕین کراوە هەم یەکێک لە هۆکارەکان گەرمگوڕی پێشانگاکە بووە ڕێخەرانی پێشانگاکە بووە و ئەو پرۆژە گرنگانە بووە کە لێرە هەبووە و ئاستی ئۆفر و دیارەکانی ناو پرۆژەکان خۆشیان بوون و لەگەڵ ئەوەشدا خانمانیش ڕۆڵێکی گرنگ و دەستێکی باڵایان هەبووە. میوانداری خانمێکمان کردووە وەکو تۆ ژوتت کە هەم خانمە وتەبێژی پێشانگاکە یەکێکە لە ڕێخەرانی سەرەکی پێشانگەی نێودەوڵەتی بۆ بەرهێنان و خانوبەرە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز خات و هۆرە سامان زیاتر دەکەم و چڕ دەکەمەوە لەسەر زۆرێک لە بابەتەکانی پێشەنگەکە و لایەنە گرنگەکانی هۆرەخان بەخێر هاتیتەوەم کاتت باش زۆر سپاس. هەمیشات بینم لەم ناوە زۆر سەرقاڵی زۆر بەجددی و بە باشی و بە دڵسۆزی ئیشەکەی جێگرت دیارە من پێم خۆشە کە ژنێکە بینم ئەوەندە بە گرم و گوڕی ئیشەکە و سەلیقەی باشترە بێت دڵنیام ئەو شوێنە سەرکەوتوترە بێت. دەستەکانت خۆش سپاس زۆر سپاس بۆ ئێوەش باشە. تۆ بەپێی ئەو ئەزمموی کارکردنت کە چەند ساڵێکە لەگەڵ پێشانگا بەشداری ئایا لە دەرەنجامەکانی رازید وەکو خانمێک وەکو ڕێخەرێک وەکو تەبێژی پێشانگاکەش پێ دوا بووە کە ئەو تارگێتی هەتا بۆ پێیگەیشتون؟ بەڵێ بێکومان و ساڵانش هەم ڕێژەی بەشداربووان ڕوو لە زیاد بوونە و هەم ڕێژەی سەردانکەران ڕوو لە زیاد بوونە و هەموو کوباسشت کرد ساڵ بە ساڵ لەبەرەوەی خۆم لێرەم و دەیبینم کە ڕێژەی ئافرەت ڕوو لە زیاد بوونە هەم لە کۆمپانیەکانیش هەست بەوە دەکەین کە باڵانسێک ڕاگیراوە لە بینی پیاوان و ئافرەتان و ئەوانش بە شوەیەکی بەرچاو لە کۆمپانیەکان کار دەکەن و بێگومانش سەرکەوتنێکی زۆر باشیان بەدەستینە لێ ئەوە وای کردێت کە ئافرەتان زیاتر و زیاتر لە کۆمپانیەکان ئیش بکەن. باشە ئەو کۆمپانیانەوە تا یاخود با بڵێن 280 کۆمپانیا ئەمساڵ بەشدارە لەم پێشانگای گەورەیەدا. هەڵبەت ئێوەش ئاماژەتان بۆ کردوە پێشوەختیش ڕێکەوتون لەگەڵیانە کاتێنە پێشەنگاکەەوە پێویستەکە هەم ڕەچاوی دۆخی هاوڵاتیان بکەن هەم بتوانن لە ماوەی ئەم 4 ڕۆژەدا زۆرترین سوود بە هاوڵاتی بگێنن. ئەمە کراوە؟ بەڵێ بێکومان و زۆر ئاسانکاری کراو لە ئەوانەی بەتەمای مڵکە لە ئەوانەیە کە بەتەمایەوە بەرهێنانن یانیش ئەوانەی کە با بڵێن مەبلەغێکی محەدەدیان هەیە لەوەی کە کڕینی شوقا یان خانوو بکەن لێرە نرخەکان گۆڕانکاری هەیە و هەر کەسەوە بە پێی داهاتی خۆی دەتوانێت لێرە بگات بە مڵکی دڵخوازی خۆی هەر لە شوقەیەک بگرە و لە کەمترین بابرێن ڕوبەری شوقە بگراتە زۆرترین ڕوبەری ڤیلا لێرە بەردەستەوە هاوڵاتیان توان سەردان بکەن و ڕێژەی با بڵێن نرخەکان جیاوازی هەیە بۆ ئێمە داوا لە هاوڵاتیان دەکەین کە ئەمڕۆ و سبەش کە کۆتاڕۆژی پێشانگا دەبێت سەردانی پێشانگا بکەن و لە نزیکەوە ئاشنای سەرجەم پرۆژەکان بن کە لێرە نمایشکراوە. هۆرەخان پێم خۆشە یەکێک لە نمونونەکان دوان سێ نمونێ ئەو پرۆژانم پێ بڵێ کە لە ماوەی ئەم 2-3 ڕۆژەدا توانیویانە زۆرترین فرۆشتن بکەن. بڵێ یەکێک لەو پرۆژانێک کە فرۆشێکی زۆر باشی کردووە و هەرخۆم لە نزیکەوە قسم لەگەڵیان کرد ئەوان فیدباکێکی زۆر باشیان هەبوو فرۆشتێکی زۆر باشیان کردبوو بێگومان کرد لە ماوەی ڕابردوودا لێرە و لەوێ هەندێک کێشە هەبوو بە تایبەتی لە با بڵێ ئەو پرۆژانەی کە شوقن بەڵام ئێستا خۆشبەختانە لە دووبارە دەستیان بە گروتینێکی نوێەوە دووبارە دەستیان بە فرۆشتن کردەوە ئەوە شوای کردی و لە ڕێ پێشانگا کەشمانەوە کە بێگومان بەرکەوتنی ڕاستە خۆیان لەگەڵ هاوڵاتیان دەبێت و ئەو کەسێکەوە بەرهێنەری کۆمپانیاکانن و بەرهێنەری پرۆژەکان ڕاستە خۆ لێرن و دەتوانن دڵنیاییان پێ بدەن کە لە سەرکەوتنی پرۆژەکانیان کە تا چەندە سەرکەوتون. باشە هۆرەخان بەداتە یاخود بە ژمارەیەک لە لاتانەکە چەند پرۆژە
توانیوێتی لە ماوەی ئەم 3 ڕۆژەدا کڕین فرۆشتنی زیاتری هەبێت؟ بەڵێ بێگومان و با بڵێن ڕێژەی ئەو گرێبەستانەی کە کراوە لە ماوەی ئەم 2 ڕۆژەدا زیاتر لە 160 گرێبەستی کار ئەنجام درراوە هەر لە کڕین و فرۆشتنی شوقا خان و ڤیلا بە شێوەیەکی گشتی و سەدان هەلیکاریش ڕاگەاندرایە لە بۆ گەنجان کە ئەوە زێگی دڵخۆشیە زۆربەی کۆمپانیەکان هەلیکاریان هەیە بۆیە لێرەوە داوا لە گەنجان دەکەم و بە تایبەتیش ئەوانەی کە دەرچووی پەیمانگا و کۆلێژەکانن بێن لێرە سیڤی خۆیان تەقدیم بکەن و لە نزیکەوە ئاشنابن بە کۆمپانیەکان بۆەوەی هەلی وەرگرتنیان زیاتر بێت. باشە ئەوەی کە جێی سەرنجە ئێوە وردەکاری تەواوتان وەرگرتووە لەگەڵ ڕێخستنی پێشانگاکە ئەوی ژەوەیە کە تەنها ئەو کۆمپانیانە بەشدار نین کە پرۆژەی خانوبەریان هەیە. من لێرە بینم چەندین کۆمپانیای تایە کە بۆ ڕاهێنانە بە کەسانێک کە بیانەوێت لە بوارەکەدا کار بکەن. کۆمپانیای تێدایە کە تەنها تایبەتمەندە بەو جۆرە کەسانی کە لەم بوارەدا ڕاوێژەکەن بۆ هاوڵاتیان بۆ کڕیاران. ئەمەتان چۆن ڕێکخست و ئایا لەم ڕۆ توانی وتانە کاریگەریتان هەبێت لەسەر هەم فرۆشتنی ڕاستە و خۆ هەم لەسەر پێشچوونی پێشانگاکە و هەروەها لەسەر کاریگەریشتان بۆ لایەنی ئەقارات لە ڕووی فرۆشتن و کڕینەوە لە کەرتی خانوبەرە؟ بەڵێ ڕاوێژکارانش بە شێوەیەکی زۆر بەرچاو و ساڵانەش ڕوو لە زیاد بوونن خۆشببختانە ئەوانەی کە با بڵێن دەیانەوێت کە لە بوارەکەدا کار بکەن دەتوانن لێرە لە نزیکەوە ئاشنابن لەگەڵیان و بتوانن لە داهاتوو لە هەمان بوار کار بکەن و ساڵانەش ڕویان لە زیادبوونە ئەو کۆمپانیانە یان ئەو کەسانەی کە لە بواری ڕاوێژ کار دەکەن کەمەش جێی دڵخۆشیە و فیدباکی زۆر باشیان لەسەر پێشانگاکەمان هەیە هەر ئەوەش وای کردیە کە ساڵانە ژمارەیان ڕوو لە زیاد بوون بێت. باشە ئەی ژمارەی سەردانی کاران گەیشتۆتە چەند بە ماوەی ئەم 3 ڕۆژە؟ بڵێ داتای 2 ڕۆژی ڕابردوو زیاتر لە 10,000 کەس سەردانی پێشانگاکەمانی کردبوو و وەکو باسیشم کرد زیاتر لە 160 گرێبەستی کار ئەنجام درراوە و سەدان بزنسمان و وەبەرهێن جگە لەوانەی کە بەشداریان لە پێشانگاکەمان کردووە ئەوانەی کە لە شارەکانی تر هاتوون لە کوردستان و لە خواروی عێراق و هەروها لە دەرەوەی وڵاتش سەردانی پێشانگاکەمانیان کردیە. باشە چاوەڕێکەکەن سبینەش بە هەمان شێوە بتایبەت ڕۆژی هەینی هاوڵاتێکی زۆر شوێتی چاوەڕێ ئەوە دەکەین کە بەیانی زۆرترین کەس سەردانی بکە وە کۆتا ڕۆژیشە وە کۆتا هەلیشە وەکو باسمان کرد کە ئەوانەی بەتەمای وەبەرهێنانن و بێن ئەو هەلە لە دەستخۆیان نەدەن تاوەکو بەیەک سەردانی کردن زانیاری تەواوە لەسەر سەردەم پرۆژەکانی نیشتە جێبوون و کۆمپانیەکانی خانوبەرە بەرکەوتنی ڕاستە خۆیان لەگەڵیان هەبێت. باشە هۆرەخان هەڵبەت لە پێشخستنی ئابووری وەگەڕخستنی گەرم و گوڕی بازار و ئابووری یەکێک لە هۆکارەکانی هێزی کارە. هێزی کاریش پایە قورسەکەی پایە گرنگەکەی گەنجانن. ئایا ئەوەی تۆ ئەیبینی وە بە ئەزمموی کارکردنی خۆت کە دەستت پێکردو بە کارکردن گەنجی هەرێمی کوردستان توانی وێتی لەم ڕێگەیەوە دەرفەتی کارکردن دۆزێتەوە و لە بەرامبەریشدا خاوەنی پرۆژەکان هەوڵیان داوە گەنجانی خۆمان بەکاربێنن؟ بڵێ بێگومان وە چەندین بڕیاریش لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان بە دوایانە دەرچووکە ڕێژەی کارمەندانی خۆماڵی دەبێت زیاتر بێت کەەوەش بە جدی جێگی دڵخۆشیە و لەبەرەوەی کەرتیوە بەرهێنا لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی زۆر بەرچاو و دایمەن چالاکە ئەو کەرتە لێ سەرجەم گەنجان دەتوانن سوود لەو بوارە ببینن و دەتوانن لێرە بێن و بەرکەوتنی ڕاستەخۆیان لەگەڵ کۆمپانیەکان هەبێت و ڕێژەی ئەو با بڵێن کارمەندانێک کە لە کۆمپانیەکان هەن بە پێی گەورەی کۆمپانیەکان ڕێژەی کارمەندەکانیان زۆرە لۆیە ئەو وای کردێکە و کەرتەش بەو زۆریە با بڵێن دەرفەتەکان بۆ خانمان چۆنە لەم بوارەدا کە زۆرترین قسەی تیاکرێ گفتوگوی لەسەرەکە زۆر جارە وترێ خانمان دەستێکی باڵایان هەیە ئەگەر پرۆژەیەک خانمێک بەڕێوەی بەرێ ئەمە واکات کە کڕیاری زیاتر ڕاکێشە لە لایەکی دیکەشەوە خانمان بە ئەرکێکی قورسێزانن بەگشت چی تووک و خانمێک پەیامت چییە بۆ خانمانی دیکە کە لەم بوارەیە کار بکەن یاخودنا؟ بەڵێ خۆی لە سەرەتادا و لە ساڵانی ڕابردوش بە با بڵێن کارەکە بە شێوەیەکی قورس دەهاتە پێشچاو و لەبەرەوەی با بڵێن ڕێژەی ئافرەت زۆر کەم بوو و کەس لەو بوارە با بڵێن نەدەچۆ کۆمپانیەکانەوە ڕاستەکەی بەڵام ئێستا زۆر ڕوو لە زیاد بوونە و خانمانیش سەرکەوتنێکی زۆر باشیان بەدەستینایە لێ ئەو وای کردیەکە بەردەوام بن و ڕێژیان ڕوو لە زیاد بوون بێت. باشە تۆ هەم خانم هەم گەنجێکی و کارەکەی لە ناو کەرتێکی گرنگ و پایەکی گەورەی ئابووریە داهات لەم کەرتەدا باشە یاخودنا؟
بەڵێ بەپێی ئەو ڕاستێکی ئەو ئەمن و ئاسایشێکە لە هەرێمی کوردستان هەیە و لە هەولێر بە تایبەتی کە بۆتە تەقی وەبەرهێنان و ڕێژەی ئەو پرۆژانەی کە با بڵێن بنیاد دەندرێن ڕوو لە زیاد بوونە بە شێوەیەکی بەرچاوە لۆیە با بڵێن هەولێر و ئەو ئەمن و ئاسایشێکە لێرە هەیە با بڵێ ڕۆڵێکی زۆر گرنگ دەبینێت لەوەی کە وەبەرهێنان ڕوو لە زیاد بوون باشە پرسیارێکی دیکەت لە یەکەمەویش کە لەوانێ نهێنی پیشە بێ زۆر جارەوترێ نهێنی پیشە نادرکێنرێ بەڵام هەڵبەت کارەکەی ئێوە ئەوەندە دڵنیاییتان هەیە لەسەری کە پێویستان بەوە نییە بیکەنە نهێنی سەرکەوتنی پێشانگای نێودەوڵەتی خانوبەرە چییە ساڵانەیکە؟ پۆینتێکی زۆر گرنگ هەیە کە هەر خۆم کاری لەسەر دەکەم ئەویش وەرگرتنی ڕای بەشدار بووانە چونکە هیچ شتێک و هیچ کارێک بەبێ ڕەخنا و بەبێ کەم و کورتی نابێت و دایمەن لەگەڵ کۆمپانیاکان کۆنتاکت دەکەم بزانم چ ڕخنەیەکیان هەیە پێشنیارێکیان هەیە کەمە لە ساڵانی داهاتوو جێبەجێ بکەین و ساڵانە ئەوەم پەیڕەو کردووە و لەگەڵیان قسە دەکەم و پێشنیارێکیان هەبێ بە پێی توانە ئێمە وەکو کۆمپانیا جێبەجێ دەکەین لەوەی باشترینەکان و هەر ئەوە شەوای کردیا کە کۆنتاکتمان لەگەڵ سەرجەم پرۆژەکان و کۆمپانیەکانی خانوبەرە ڕوو لە زیاد بوون بێت باشەکەواتەوە نهێنێکی باشەوەتە پۆینتێکی زۆر باشە کاتێکە بتەوێ ڕخنە و پێشنیاری هاوڵاتی و سەردانی کار وەربگری بۆی کە بۆ ساڵی داهاتوو باشتری کە ئێمە وای کردووە. بەدەر لەمانە من بۆیە ئەم زۆرترین ئەمەوێت جەرفەتی زیاتر بخۆزمەوە بۆی کە لە ڕێگەی تۆ نمونەیەکبی بۆ گەنجانی دیکە کە ڕووبکەنە کارکردن و بە تایبەت کارکردنی خۆبەخشانە دەست پێ بکەن دواتر بکەونە پرۆژەی گەورەترەوە باشە. ئەوەی کە من لێرەی بینم زۆرتر گەنجە کاری تێهاکات. تۆ پەیامت بۆ گەنجانەوەی لەم کەرتەدا کار بکەن یاخودنا. بەڵێ وەکو خۆم کە کاری لێ دەکەم هیچ زەحمەتێکی لێ نابینم و هەر ئەوەیە کە با بڵێن هەنگاوێک بنەی و دەست پێ بکەی ئەگەر بە کەمترین موچەش بێت زانیاری وەربگریت با بڵێن شارەزایی وەربگریت لە بوارەکان بەپێی ئەو بوارێکە گەنجەکان حەزیان لەیە و دەتوانن وردە پێشکەوتن بە خۆیانەوە ببینن بێگومان دوایین پرسیارە لە یەکەم بۆ پێوەی کە بەڕێستانۆک و تەبێژوەیەکێک لە ئەندامانی ڕێخەری پێشانگاکە کارتان کردووە. ئێوە ڕۆڵتانە بێ بۆ بەرەو پێشخستنی ئابووری وڵات و ئابووری هەرێمی کوردستان بەهێزکردنی ئابووری هەرێمی کوردستان لە ساڵانی داهاتووە بەو پێی کە لەم چەند ساڵەدا بە ڕێژە چەندان هەبووە؟ بەڵێ بێگومان پێشکەوتنی پرۆژەکان و کۆکردنەوەیان لێرە کێبڕکەیەک لە نێوانیان دروست دەبێ بۆی سەرنجی کڕیاران و سەرنجی سەردانکاران بۆ خۆیان ڕابکێشن کەویش بە زیادکردنی خزمەت گوزاریە و ساڵانە تێبینی ئەوە دەکەین کە بە ڕێژەیەکی بەرچاو ڕێژەی سەوزایی لە پرۆژەکانی نیشتە جێبوون زیاد دەکا کە ئەوەش وا دەکا ئێمە وەکو ڕێک خەر بەردەوام بێ لەو پێشانگایە هەروەها ئەو خزمەت گوزاریانەی کە لە پرۆژەکان هەیە زیاتری دەکەم بۆی سەرنجی کڕیاران ڕابکێشن. باشە زۆر سپاس خات و هۆرە سامان لەگەڵمان بووە و تەبێژ و ڕێخەری یەکێک لە ئەندامانی ڕێخەری پێشانگەی نێودەوڵەتی شەشەمین پێشانگەی نێودەوڵەتی بۆ بەرهێنان و خانوبەرە سپاس بۆ ئێوە بەردەوام بن.